لە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی ماددەهۆشبەرەکان دیدارێکی زانستی و هۆشیاری و کۆمەڵایەتی لە هەولێر بەڕێوەچوو. لە ئێستادا لە سەراستی جیهان ماددەهۆشبەرەکان و بەکارهێنەرانی یەکێک لە پڕمەترسیترین ئاریشەکانی بەردەم دەوڵەتان و کۆمەلگاکانە. هەرێمی کوردستانیش بە دەرنیە لەو مەترسیە گەورەیە و سەرۆکی ڕێکخراوی ڕۆشنبیری هۆشیاری دژ بە ماددەهۆشبەرەکان ڕایدەگەیەنێت. بەپێی ئامارە نافەرمیەکان لە هەرێمی کوردستان بەکارهێنەرانی ماددەهۆشبەرەکان هەزاران کەسی تێپەڕاندووە و داواش دەکات هاوشێوەی وڵاتان بودجەیەک تەرخان بکرێت بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم دیاردەیە. بەپێی ئامارە نافەرمیەکان و بەپێی ئەو بەدوادەچوونی ڕێکخراوەکەی ئێمە نزیکەی 50,000 کەس ئێستا لە گەنجان و لاوانی کوردستان بەکارهێنەری ماددەی هۆشبەرەکان دەبێت ئێمە کاری زۆر جدی بکەین بۆ ئەوەی ئەو ژمارەیە کەم بکاتەوە. بەکارهێنەرانی ماددەهۆشبەرەکان لە تەمەن و چین و توێژی جیاوازن و سەرۆکی ئەنجومەنی باڵای خانمانیش نایشارێتەوە کە لە هەرێمی کوردستان ئێستا خانمانیش لە بەکارهێنەران و بازرگانانی ماددەی هۆشبەرن. زۆر بەداخەوە لە کوردستانیشدا ماددەهۆشبەرەکان ژنانیش توش بوون، نەک بە تەنیا توش بوون، هەندێک جار ئاڵوودەش بووینە لەوەی کە لەگەڵ باندەکانی بازرگانی کەرەکان کە بە ماددەهۆشبەرەکان بازرگانیەکان ژنانیش تێدان. بۆیە پێویستە سنوورەکان تونتر بکرێن و ڕێگە لە بازرگانیکردن بە ماددەهۆشبەرەکان بگیرێت. توشبوون بە ماددەهۆشبەرەکان وەک نەخۆشیێکی دەرونی و ڕەوشتی کوشندە سیر دەکرێت و دکتۆرێکی دەرونیش دەڵێت ئاسان دەستگەیشتن بە ماددەکان و نەبوونی هۆشیاری لەسەر مەترسیەکانی ئەو ماددەیە و پەروەردەنەکردنی باشی خێزانی و نەبوونی چارەسەری پزیشکی پێویست بۆ توشبووان هۆکاری زیادبوونی ڕێژەکان لە هەرێمی کوردستان. سەراستی کۆمەلگا ئەو بە تەرویجێک کە دەکرێت ئەو بازرگانانی کە دەستیان دەگاتە هەموو شوێنێک و بازرگانی بۆ ماددەهۆشبەرانە دەکەن، واروەها داوازی و شەری کۆمەڵایەتی لە کۆمەلگا و کەمبوونی با بڵێن پێداویستی پزیشکی بۆ کەسانی کە نەخۆشی دەرونیان هەیە و کەمووی زانیاری لەسەر بابەتە هەموو ئەمانە دەبێنە کۆمەڵێک فاکتەر بۆ ئەو کەسانە پەنا بە ماددەهۆشبەرەکان بن. بەپێی ئامارەکانی ڕێکخراوی تەندروستی جیهان لە ئێستادا لە سەراستی جیهان نزیکەی 280 ملیۆن کەس بەکارهێنەر و ئاڵوودەبووی ماددەهۆشبەرەکان و 10 ملیۆنیان لە وڵاتانی عەرەبین. لەو ڕێژەیەش نزیکەی 50,000 کەسی بەکارهێنەری ماددەهۆشبەرەکان لە هەرێمی کوردستان بوونیان هەیە. پێشبینیش دەکرێت تاوەکو ساڵی 2030 بە ڕێژەی 130 بەکارهێنەرانی ماددەهۆشبەرەکان لە سەراستی جیهان زیاد بکات. سەرڕایگرتنەبەری ڕێوشوێنی ئەمنی لە هەرێمی کوردستان بۆ بەرگرتن لە بڵاوبوونەوەی بازرگانیکردن بە ماددەهۆشبەرەکان ڕۆژ دوای ڕۆژ ژمارەی بەکارهێنەران و تۆڕەکانی بازرگانیکردن بە ماددەهۆشبەرەکان ڕوو لە زیادبوونە. چاودێرانی ڕەوشەکەش دەڵێن سەرباری چڕکردنەوەی ڕێوشوێن ئەمنیەکان پێویستە بودجەیەک تەرخان بکرێت بۆ ڕوبەڕوونەوەی ئەم بابەتێ و چالاککردنی زیاتری ناوەندەکانی چاکسازی و ڕاهێنانی ئاڵوودەبووان، ئەویش بە جێبەجێکردنی یاسای ژمارەیەکی ساڵی 2020 کەواهانی ئاڵوودەبووان دەدات خۆیان تۆمار بکەن بەبێ ئەوەی دەستگیر بکرێن و ڕوبەڕووی لێپیسینەوە و سزای یاسایی ببنەوە. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.